گیر و گرفتیان هەیە لە قەیرانی دارای ئەم بابەتانە بێگومان ئەمەش بازاری لاواز کردو و کاریگەری زۆری لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە بە تایبەتی لەسەر کرێنشینان بۆیە کرێنشینان جاواز دەکەن لە خاوەن مڵکەکان کە لە مانگی ڕەمەزانجا لە ئەم مانگیان خۆشببوون و کریان لێ وەرەگیرێت جا ئەمڕۆ ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆماجە باز لەوە دەکەین بزانین داواکاریەکانی تریان چین ئایا وەکو کۆسارتۆ لە سەرەتای بەرنامەدا ئاماژەت پێدا بزانین ئایا ڕێژەی کرێنشینان لە چاو ساڵانی ڕابردوودا ڕوو لە زیادبوون یاخود ڕوو لە کەمبوونە لە چاوەوەی کە چەندین یەکەی نیشتەجێبوون دروستکراوە کۆسار وەک دەبینی هەروها بزانین کێش و گرفتەکانی تریان چین بۆ ئێمە لەگەڵ میوانەکەمان بەرهەم سەردان سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستان و توێژی زیاتر لەسەر ئەوە دەکەین و پرسیارەکانی خۆمان ئاڕاستەی دەکەین کە ئەمڕۆ لە ئستێدیۆ لە لامان میوانە کاک بەرهەم سڵاو لێ ببیانی باش بەخێر هاتی تەندروستی چۆنە یاخوا هەر باش بی جا کاگەڕۆ من لەوە دەست پێ دەکەم کە وەک ئێستا ئاماژەمان پێداکان نزیکی سێ مانگە موچەی فەرمانبەران دابەش نەکراوە جا با بزانین ئێمە چ کاریگەریەکی هەبووە بە تایبەتی لەسەر کرێنشینان و کێشە و گرفتەکانیان بە گشتی چیە و چی داواکاریەکیان هەیە لە مانگی ڕەمەزاندا بەڵێ سپاس بۆ جەنابتان سپاس بۆ بینەران کاریگەری زۆر بووە بەداخەوە بۆ هەمووی بۆ یانی شتێکە خاوەن خانووشە هەر وەزعی خراپە تۆ هاوڵاتی موچەیەکی بە سێ مانگ نەدرێ واتە بژێ ژیانی بە تەواتی لاواز بوو بەڵام بە تایبەت و چینی کە ئێمە کاری لەسەر دەکەین کرێنشینانە چکە کرێنشینان دەبێت بە ئیجباری کرێخانووی مانگەکەی بابێ کری ئەنتەرنێت بابێ کری غاز بابێ کری پاسی مناڵ بەمانە هەمووی هەرێکیان بە خۆی کرێچیەکەن بە تایبەتی ئەوانی چکە لە سیتیەکانان ئەوان دەبێت کری خەدەمات بنواتە چەند جارێک کرێچینە هاوڵاتانە بۆی بەداخەوە تەسیرێکی زۆری لە ڕۆژی کرێنشدان کردووە زۆربەی زۆری کرێنشتیان لە سەتانەوەی بەرەژوور ئەتوانم بڵێم سێ کرێخان و چاکریخان و قەرزارە و دایم کێشان لەگەڵ خاوەنخانەکانە هەیە و بەردەوام لە معناتێکی ناخۆش ئاژین بۆیە ئێمە لەو ڕوانگەوە داوامان لە حکومەت کردو کە هیچ دەبێلانی کەم ئەم پرۆژانی کاکری لە هەرێمی کوردستانە بتوانێت بە شێوازی دروستێک کە لە خزمەتی کرێنشتیان و کەم دەرامەتانە بێ بەڵام بەداخۆکەی بینی ئەم پرۆژانە لە خزمەتی کەم دەرامەتانە نین باشە کاک بەرهەم ماوەیەک لەوە پێش باز لەوا کرا کە فۆرمیش دابش کرا کە شوقا و یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دروست بکرێت و کرێنشین بچێتە ناویەوە و من چەند جارێکی ژوێم لە جەنابە بووە لە چاوپێکەوتنەکان و لە بەرنمەکانتە کە باسی لەم پرۆژێ کردو بەکوێ گەیشتوە ئەکرێت هیچ شتێکی بۆ کراوە دەست پێ کراوە ینی هەر یار ئەویش قسە و باسە و تاوا خۆی دوو جۆر پرۆژە بوو بەداخەوەیان کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕیارێکی لەسەر دەکرد کە 2021 بوو وتی قەرارە 20,000 شەجێبوون بۆ کەم دەرامەتان دروستکەین بەڵام هەر قسە بوو هەتام دقی کە لەگەڵ جەنابتانان بەردی ئەو فۆرم شتێک کە بڵاویان کردەوە کە پڕکرێتەوە کۆمەڵێک زانیاریان پێدەڵم هەردووچیانت پێڵم ئەم پرۆژەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاریە و کە بە حسابی خۆی ویستی قەیرانی شەجێبوون چارەسەرکە بەڵام لە خلالی 45 شەوە و خەڵکانێک زۆر کە مۆبایلی زیرەیان پێێنەوە یاخود نەیانتوانێت سیستەمە پڕکەنەوە لە ماوەی ئەو 45 شەوە بە فۆرمێکی ئۆنلاینیان بڵاو کردەوە 1990 کەم فۆرم پڕکردووە واتە 5 هێندەی داخوازی حکومەت خەڵک پڕی فۆرم بکردەوە بەڵام ئەوی کەمایی نیگەرانە بەداخۆ تا ئێستا هیچ بەداچوونێکی نەکرێت دەبوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەبەر قسە و سونعەی خۆشی وایە بەداچوونی کرا بزان هۆکار چییە ئەم پرۆژانە ناکرێت چکە هیچ وەبەرهێنێکە تا ئێستا ئامادەی دەرنەبڕێ بۆ نرخی کە حکومەت دایناوە پرۆژە بۆ کەم دەرامەتان دروستکە و هیچ شارەوانەیەکی شارەکان و قەزا و ناحەکانی هەرێمی کوردستان هیچ زەویەکیان دابین نەکرێ بۆ ئەو پرۆژانە کە زەویەکە شیا و بەرهێنێک بتوان ئەو یەکان دروستکە ئەوەی جەنابتە فەرمی پرۆژەیەکی تیانە پرۆژەی سیتەک و زرگۆزی پێڵان پرۆژەکانی وەزارەتی ئاوەدانکردن من ئەوە ناڵم من ئەوەی سیتەک و زرگۆز ناڵم ئەوە ئاگات من ڕێک باسی ئەم ئاخیراکەم کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاری لێ ئاخر هەر ئەوەیە هەر بۆ ئەوەیە هەر بۆ ئەوەی سیتەک و زرگۆزە ئەمەی کە ئەنجومەنی وەزیرانیش بەڕیاریە ئەوەی کە فۆرمەکان بڵاوکەوەی 2011 چی بوو کاک بەرهەم ناڵم ئەوەی تەنها خۆ خەڵاتاندن بوو تەنها بڕیارێکی سەقەت بیان تەنها ریسیان خەڵک مەشغوڵکە ئەگەر نە ئەو چۆتە باری جێبەجەگرن ئەمەی کە ئیسا باسی یەکەم ئەمایان پرۆژەکان تەواو بووە یعنی جیاوازە ئەمەی سیتەک و زرگۆز تەواو بووە 2004 با من بۆ جەناب ڕوونکەمەوە 2004 شەجێبوونە لە سەرانسەری هەرێمی کوردستانە ئەمانە بە پێی یاسایەکی 16 2011 دروستەکردن بەبێ پێشەکی درێ بە وڵاتیان لە کوی ئەم هەموو یەکەیە تەنها 564 لە شاری سلێمانی دابشکراواتە لە 100.026 ئەو یەکانە بۆ کەم دەرامەتان دروستکە ئەوەی کەماوە بە تایبەت سیتەک و زرگۆز بۆی خەڵک ڕوون بێ لە لای ئەم 1500 یەکەیە لەگەڵ 1600 یەکەش لە کەڵاوانان ئەم پرۆژانە تەواو بوون کاک بەرەم پێم وابێ ئەوەیە کە پێی دەگوترێت بیزیەکەی نیشتەجێبوون ناوە نییە 20,000 یەکەی نیشتەجێبوون ئەوەی 20,000 کەوتم هیچ ئەسوارێکی نییە تەنها
فۆرمێکیان بڵاو کردو بە ئۆنلاین 1990 کەس فۆرمەکان پڕ کردو بەڵام وەکوتم هیچ بەردی بناغیدانەوە تا هیچ ئەسەری نییە پرۆژێت تەنها حکوومەت یاریی کوردستان سەرۆکی ئەنجومەن وەزیران لە کابینینەوە بڕیارێکیە بەڵام نەچۆوارێ جێبەجێکردن بەداچنیش لەسەر نەکردەوە ئەمە کەیسە من باسیەکەم کە کاکاڵێت ئەم فۆرمە دوو جار تایسە دابش کراوە جارێکیان لە 2013 بوو بە ئەوراق بەوان لە کاتە کەمتر ئەم سایت ئۆنلاین شتا بوو جاری دووەم بۆ ئەبدێتکردنی ئەم فۆرمانە بە ئۆنلاین کرایەوە زیاتر لە 65,000 کەس بەشداریان کرد و لە ئێستادا پرۆژەکانی سیتە و قوزورگەت لە شاری سلێمانی 1500 یەکەن وەکو بینا تاو بووە لە 100 بینا تاو بووە لە 150 خزمەتگوزارەکەی تاوە بەڵام بڕێک پارەی خزمەتگوزاری ماوە هەتا ئێستا حکوومەت هێرێمی کوردستان نەیتوانی ئەو بڕە پارەی تەرخان کە لە 2013 ئەمە مای نیگەرانێت و 11 ساڵ نتوانێت خەدەماتێک کە 20 میلیارد دیناری پێیسە منەمە بە سزایەکی ێزانە منەمە بە سزایەکی شاری سلێمانی چەندین جار باسم کردەوە نووسراومان کردووە هەل هەیە تۆ ئەگەر حکوومەت هێرێمی کوردستان ئەگەر پارەت نییە هەرچەنە پارێکی زۆری هەیە بەڵام ئەگەر تۆ مەبەستە ئەم پرۆژێ لە بودجێ حکوومەت دابش نەکەی لەبەری بۆ کەم دەرامەتانە لەبەری بۆ فەقیر و ژار و کەسێک لە پشتی نییەوە ڕبحێکی باشی تیانێ بۆ کۆمەڵە خەڵک ئێمە وتومانە بۆ بەرهێمانێ ناوە وتێتی من ئامادەم ئەم یەکانە تاوکەم بۆنە ئەو 20 ملیارە من ئامادەم بیەم بەڵام لە بەرامبەری حکوومەت یان زەویکی تیجاری باتە بیکەم بە مەشروعی بۆ خۆم یان تا ڕبحی خەمە سەر کە شاقی خۆیدی ماگەرە لە هاوڵاتیان سەر بۆ نایکا حکوومەتدان نایکە بە هیچ شێوەیەک ڕازی نەوەسەوەی وان هاتۆ لە ڕوخانەنانی بەتاکید لە نزیک و سێری بکە هەنێشان هەر دشتی ئەوەی زۆرگۆز بە تایبەتی هەر تاوێران بۆ خویە لێرای کێشە هەیە ئێمە ئەم 2004ەکەی کوی گشتی 120 میلیارد دیناری تێجێ کاتێک کە دە بە پاکێجێشە لە بەردەم ئەنجومەن وەزیران ئەو بە یەک چاوسەرێک ئەڵێن پارەی زۆرە بەڵام بەداخ حسابی ناکە بڵێ لە سلێمانی پرۆژەکە تاو بووە بەڵام لە دووهۆ گەشتا بەردی بناکەین پرۆژەدانراوە لە هەولێر 1964 کە هەیە چەنە دابەشیان کرد کاتە چاوەڕێوەکە لەو شارانش تاو بێ ئەنجە تەوزیعی بکە دابەشی بکە خۆ ئەگەر پارەی بۆ دامین کە ئەویش تاوا بێ بەڵام ئەم بە بیانوی ئەوی کاڵێ من هەموو بێکەوە تاواکەم جارە پارەزانم کاک بەرەمە بەسم لەوەیە ینی چاوەڕێەکە کە ئەوانە تاوا بێ لە کاتێکە کە پاری نییە دەست پێ بکات و مەشروع تاوا بکە چاوەڕێەکە تاوەکەی تاوا بێ ئەنج ئەمانە تەسلیم بکەوە بەچی چاوەڕێکەکە حکوومەت پارەکە نییە خۆی نایکە پارەکە نییە لەبەری ئەمە بۆ خەڵکی تاوا نابێت تاوا نابێت لەبەرەوە هەر ماتەڵێ بە خەڵکیەکەم بەداخەوە بەڵام دوایین جارەوەی کە هەیە من لە خۆم لە لیژنەکەم لە باونەزاردی ئاودانکردنەوە ئەم فۆرمانی کە بۆ سلێمانی دابشکەم بەڕاستی لێت نەشارمەوە لەگەڵ جەنای وەزیرە دووجار تایسە لەولێرگرا دانیشتوم پێم و دەگەرم فۆرمانە ئۆنلاینەکەنەوە فۆرمانە کارەکەنەوە خەڵک بەڕاستی ماندووە خەڵک 2013 پارچەوە رەقی کۆتێکە لە گیرفانی هەڵی گرتووە ئەوە 11 ساڵە بۆ ئەو بنەفسیە ناخۆشە بەڵێنی ئەوی داوتی ئەگەر ئەو کەسانی کە ناوەکان یەکلایی بۆیەوە واتە ئیسا ئەو کەسانی کە تەمەنی کە فۆرمەکەی پڕکردو ئەزانێ ئەگەر هاوڵاتی بێ لە 64 خاڵ بەرەوژووری هەبێ چۆ دەچێ بڕکێکەوە ئەگەر فەرمانبەر بێ لە 76 خاڵەوە چۆ دەچێ بڕکێکەوە ناوی ئەم جۆرە کەسانی با بڵین جەناب 76 خاڵێ و کاگاشتا ژواریە ئێوە ناوی ئێوە چۆ بەرەو پارێزگار ڕۆشتووە ئیسەر ناوەکان لە پارێزگارە پارێزگاری تەمەن هەموو شارەکان ئەوانش حالەی ئەو دایرانەیەکەن کە قراری کەشت جەبوونیان بڵێن وەکو زەڕی بۆمانە کاتێک کە ئیستۆپاشەکان گەڕایەوە ئێمە ئەو ئەقدەمان ئێمە ئەو بڕیارەمان لە وەزیر وەرگرتووە هەر کاتێک هاوڵاتیە کە ئیستۆپاشەی گەڕا هیچ شتێکی بەناو نەبوو ڕاستەخۆ ئەچێتە وەزارەتی ئاوەدانکردنەوە گرێبەستێکی یەکێک لەو شوقانە ئەکات یاخۆ یەکێک لەو خانۆناکە ئیدە کەی تاوابێ کەی تەسلیمێک گرنگ نییە گرنگەوەی خاوەندارەتیشی هەبێ کێشەکە لەوایە ئەم پرۆژانە خاوەندارەتی نییە بەداخەوە لە هەولێرەوەی کە هەبوو دابش کرا لەلایەن خۆیانە با بڵێن دابش کرا بەسەر چین توێژەکە ئەوەی کەماوە ئێمە خەمیۆمانە ئەوانی تریش دابش نەکرێ بەڵام کە ئەگەر خاوەندارەتی شێبێت و هەر بۆ خاوەندارەتیانە ئەتوانی لە خۆیان بڕێک پارە وەرگری بۆی پرۆژەکانە پێتاوکەی و یاخود حکومەت شتێکیان بۆ بکە سلفێکیان بات یاخود لە بانقێک پارە ڕاکێشن ئەو پرۆژانە تاوا بێت چکە بەڕاستی ناکرێتەوە پرۆژەیەک 13 ساڵ لە شوێنێکە دەردی کاکا فەرمێ ئیسا هەر پێویستی بە نۆژەنکردنەوەیە یعنی دیسان تۆ بێ بودجێکی بۆ تەرشکێتە بۆ نۆژەنکردن جا لەبەروی تا ئەو بڕەپارێت دابین نەکردووە بڕەپارێکی کەم دابینکە و بڕەپارێک لە هاوڵاتیان وەرگرە با پرۆژەکان تاوا بێت باشە کاک بەرهەم با بگەڕینەوە سەر ئەو خاڵی کە کرێنشینان داوای ئەوەکەن کە کریان لێ وەرنەگیرێ کە داواتان کرد کە کرێتان لێ وەرنەگیرێ لە مانگی ڕەمەزاندا ئەی ئەوانی کە خۆیان کرێکی حکومەتن یاخود ئەوانی کە ئێستا لە ناو شوقەکاندا دەژین و قیستی مانگانیان لەسەرە ئێمە ئەم داوامان کە کردووە بەڕاستی بۆ هەموو کەسانی کە کرێچین ئایا کرێکی حکومەتن کرێکی سیتیەکانن کرێکی دوکاندارن ینی خۆ کەسێکی دوکانارە و کرێچیە وە کرێکی خاوەن ماڵن
ئەمەی کێمە داوامە لە هاوڵاتیان بەڕاستی بێ ئەمەر بن لە حکوومەتێری کوردستان خۆی لە ڕاستیدا ئێمە یەکەم جار لە کاتی کۆڕۆناکەوە داوامە لە حکوومەتێری کوردستان کردووە کە لە زەریبەی ساڵێکی خاوەنخانەکان خۆش بێ بۆ نمونە هاوڵاتیە کە لە کرێخانوویە هاو ساحبخانووی کە خانوویشیە 11 مانکرێکی بۆ خۆیەتی و مانگێکشی بۆ حکوومەتە بۆ زەریبێ ئێمە نووسرامان بۆ ئەنجومەنی وەزیران کرد بەداخۆ لە کابینی نوێ لە هەر 4 ساڵەکە نووسرامان کرد داوامان کرد کە حکوومەت لە زەریبەی خاوەنخانەکان خۆشە بۆ نمونە ئەگەر خاوەنخانوویەک لە زەریبەکەی خۆش بێ حکوومەت ئەو کەواتە بە شێوازێکتر حکوومەت یاریێ کوردستان پاری کرێچەکەیەوە ئەو کاتە خاوەنخانەکە ناتوانە بڵێ من کرێگە لێوە ناگرم چکە کرێچەکە ئەتوانێت بڵێ بە پێی یاسا بڵێ لەبەر من حکوومەت یاریێ کوردستان لە زەریبی مانگێکی تۆ خۆش بووە لە بری من لە تۆ خۆش بووە بژە مانگە کرێ نام یعنی ئەبوو بە حاڵەتێکی دەسەجەمی بەڵام کەزانانی حکوومەت دوای 4 ساڵ لە 4 جار تکرارکردنی کتابەکان و کە بەدەستیشیان گەشتووە لە ڕێی ئەنجومەنی پارێزگا و لە ڕێی پەرلەمانتارەکان لە ڕێی کەسادانی کە ئەمانزانەوەی کە ئیمزایکی قەڵەمی سەوزی بەدەست بێ من سراغەمان پێگانوە لە هەموو فراکسیۆنەکان بەڵام بەداخۆ کەس وەکو پێویست پشگیریان نەکردوین بۆیە هانامان بۆ خاوەن وجدان و خاوەن ماڵەکان بردوویست پرسیاری ئەوە بکەم خاوەن موڵک و خاوەن وجدان و خاوەن بە هەڵوێستەکان هەڵوێستیان چۆن بوو ئەوەی کە تا لە پێرە ئەو هەڵمەتەمان ڕاگەانەوە دوێنێ سپاسی شێتی زانان و ئەوقافی سلێمانی و مامۆستا ئاینەکانی ئەوانەوە دوێنە ڕۆژێنی بە زەیموحەل لە مینبەرەکان و ئاماژان بە نووسراوەکەمان ناو باسییان کردووە ئەوە هەمویان بەکارێکی باشیان زانیوە بەکارێکی خێرخوازیان زانیوە و کۆمەڵە خەڵکیش پەیوەندیان بەڕاستی پێوە کردوین توێتی ئێمە بەدەم داواکەتان هاوچین بەڵام مەرجنی هەموو کەس کە بیکات و پەیوەندیکە خەڵکێ ئەوە سەدەقەیشی نێوان خۆی خۆیەتی لەوانەیە نووسراوەکەی ئێمە یان وتەیشی مامۆستاشی ئاینی لە مزگەوت دەگات تەئسیری تێکرد بێ خۆش بێ بەڵام گرنگ ئەوە نییە تۆ بێ بە تۆ بڵێ یان بە دراوسێکی بڵێ ئەو سەدەقەیەکە بۆ خۆیەکە بەڵام بەدا چون هاتووە باشە حتا دوێنێ گەنجێک پێدەوانێت چەند ڕۆژە پێویستە گەنجێک تەلەفۆنی بۆم کرد وتی من 2 خان و 8 دوکانەمێ هەم لەبەر خۆی گەورە و هەم لەبەر حرمەتی ئێوە هەم لەبەر حرمەتی ڕەمەزان من لی خۆش بۆ مانگە ئەو مای دڵخۆشکەری بوو بەڵام تر گرنگەوەی تۆ پامێکە گەێنی تا کیۆڕە ئەوە خەڵک خۆی وجدانی خۆی بەکارێنێ ڕاستە کاک بەرهەم باز بە لە ڕێژەی کرێنشینان بکەین جا بە پێ و ئامارانی لە بەردەستاندایە ڕێژەیان چۆنە لە 4 ساڵی ڕابردوودا لە زیادبووندایە یاخود کەمترە لە 4 ساڵانی ڕابردوو هەروە بە دیاریکراوی دەمێن باز لەوەش بکە ئایا کرێنشینان لە 4 ساڵانی ڕابردوودا خاوەن موڵکەکان زیاتر بەرزیان کردو یاخود گۆڕانکاری بەسەرداهاتوە لە 4 ساڵانی ڕابردوو بەڵێ بەداخەوە کرێنشین ڕوو لە زیادبوونە لە هەموو دنیا کاتێکە تۆ پرۆژە دروستەکەی سەکەنی دروست ئەەکەی بۆ ئەوی دروستەکەی بووی قەیرانەکە چارەسەرکرد لە ئەڵمانیا قەیرانی شەجێبوونیانە بوو لە ماوەی 3 ساڵ لە زیاد لە 4 ملیۆن 5 ملیۆنەکان دروست کرد دەسەجەمعیشیان کرد قەیرانەکان چارەسەر کرد بەڵام لە وڵاتی ئێمە بالعکس هەزارانێکی شەجێبوون دروستەکرێت و معلوماتی جەنابتان جگە لە وەزاردی ئاوادانکردنەوە و پرۆژەی سەکەنی خەڵکە خۆی دروستەکە تەنها لە ڕێی دەستی و بەرەنانەوە مۆڵەت بە 251,000 یەکەی شەجێبوون درەوە ئەو ڕێژە زۆرە کراوە بەڵام خۆشتان نەزانن کە بینن لە سۆسیال میدیا و لە شوێنەکانەوە کە ئەم هەموو عیمارەتێ بە ئاسمانە بەڵام بەداخەوە ئەو قەیرانی چارەسەر نەکرد دوو هۆکارە و کاریشانەوە نرخی کرێخانەکانە زۆرە هەر بۆ معلوماتی جەنابتان 463,000 شەجێبوون لە هەرێمی کوردستانە بە بۆشی ینی بە کەسی تیانێ ماوەتەوە لە ڕێی بۆ بەرێنەکان و لەبەر نرخە زۆرەکانیان دابش نەکراوە و ئەگەر نا ئەم قەیرانە ئەتوان چارەسەرکرد چکە تۆ لە پێی ئاماری ئیلای ئێمە و لای حکوومەت و لای ئەو سەرژمێری کە لە عێراقا کرا نزیکی 200,000 کرێنشی لە هەرێمی کوردستان کاراسانی نەکراوە بۆ هاوڵاتیان کە بتوانن ئەگەر کاراسانی بکرایە ئێستا وەکو وڵاتی سین و وەکو وڵاتی مەغریب وەکو وڵاتی لیبیا تۆ خانی چۆڵتە بوو بۆ کەسانی کەس مسافر و نهاتنە وڵاتەکەی تۆ خانی چۆڵەوە بەڵام بەداخەوە ئەوکوتم بەهۆی بەرزی نرخەکانیان بەهۆی ئەوەی کە ئەم یەکانە بە گران ئەفرۆشتێت یاخود ئەم یەکانە بە غەیری کورد ئەفرۆشتێکەوە خەتەراتی زۆر گەورە من دوای باسی کرێخانەکە شەکەم لە خەیاڵمە عەرەبێکی زۆر کەڕویستم ئاماژە بۆ بین کە ڕەنگە هاتنیم عەرەبە زۆرەوەی کردبێکە هێندەکرێت زۆر گران بوو بێ بەم شمەسە کرێکی جەنابەت باشە کرێخانوو بۆیە زیادی کردووە هاتنی ئەم ئاوارە عەرەبانە زۆر تاسیری تێکردووە ساحب خانوویەک یعنی ئەڵێ من ئامادەم خانۆکەم بەم بە عەرەبێک ئامادە نییەم بێن بە کوردێک لەبەر ئەوەی عەرەبەکە لە کاتی خۆیان پارەکەم بۆ وێن و پارەکەشی پێ لەسەرێکۆ ڕاستشەکە زۆرتریشە درێت چکە عەرەبەکانە دوو تایبن تاپێکیان بەس یان باش و پاران پێ تاپێکشان کۆمەڵاتیان بە قووەتە 3 برا 4 برا خوانەخنە خانوویەک و یەکی 100,000 ناکە 300-400,000
کوردە داماوەکە ناتوانێت کرێگە بەلەوەی تۆ بە 3 مانگ جارێک کریشیتێ ماشیشیدێ هەر فریاگە کرێکت باتێ ناتوان هەرسیشی بەسەرێکەوە باتێ بۆیە ئەمە نرخی کرێخاوی زیاد کردەوە و لە ساڵی 2006 تا ئێستا 16 جار 7 جار کرێخان و زیادی کردو لەبەری تۆ یاسای هەموارکراوت نییە خو یاسایەکەی بەپی یاسای ژمار حوت ساڵی 2010 ئەم یاسا لەبەرەوە بەداخەوە یعنی شتەکان ئەمدا ئاڵۆزن خاتون دەست ئەبێ بۆ هەشتێ مۆزەعی شتێکرێتەوە یعنی تۆ 5 خولی پەرلەمان وا بەرە 6 خولی پەرلەمانەچین تا ئیسە نەیانتوانێت یاسا هەموارکەن کەمە ماینی گەرانێکی زۆر گەورەی ئەگەر یاسا هەموار کرێتەوە خاوەن بۆی نییە لە خۆی نرخی کرێخان زیاکە بۆی نێبێتە سەر چای بخواتەوە کرێکەکەت بۆ زیاتبا ئەلێرە ڕاو بگرم کە خاوەن ماڵ بۆی نییە بتوانن نرخ دیاری بکە باشە ئێوە وەکو کرێنشینان وەکو سەرۆکی ئەو کۆمەڵەیە بۆ نەتانتوانیەوە وا بکەن کە بە پێی گەڕەکەکان بە پێی شوێنەکان کرێت دەستنیشان بکەن ینی من ئاچم خانوێک لە گەڕێکێک بنمونە توی مەلیکە گرم ئەڵە بە میلیۆنێک گەچم لە شوێنێکی تێری گرم ئەڵە بە 200,000 ینی بۆ نەتانتوانیەوە شتێک دروست بکەن کە ستانداردێک بێ ینی خەڵک لە خۆیەوە کرێدانەنێ کابراڵە بوو برە کابراڵە خانوەکان بای 20 دەفتەرە ئەبێ کرێکەکەم میلیۆنێک ئێمە خۆ دەزانی نازانم جەنابەت تا چەنە شارەزای ڕێکخراوەکان دەسەڵاتی پێنجەمن ئێمە تەنها پردێکین داخوازیەکان ئەگەین بەدەسەڵات ئەوەی کە هەیە ئەخیسە بۆ دڕونەکەم ئەوەی کە هەیە دەبێت لە پەرلەمان ئەو یاساتە بکرێت کە من ئەڵم یاسای ژمارە حوت ساڵ 2010 هەمووانەکەەوە لەو یاسە ئەو قەراری جەنابتی تایە لەو یاسا بە پێی تێچووی خانۆکە بە پێی تێچووی جوگرافی گەڕەکە نرخ دیارێکە بۆ نمونە تۆ لە گەڕێکێک ئەمە لە هیچ گەڕێکەکەم ناکەینەوە لەگەڕ ڕێزم بۆ هەم گەڕەکان بۆ لە گەڕێکێکی ڕاقی کابرا خانەی دروست کردو لە بەردی مارمەر پارێکی زۆری تێچوو ئەمە حەقی خۆیەتی ئەگە کرێخانەکەی بۆ نمونە بە کۆمەڵاتی قسەکەن 400,000 بەڵام لە گەڕێکێکی تر کە خانوویی هاکەزایی دروست کردو و مواصفاتێکی زۆری نییە و لە شوێنێکا کە تۆزی تا ڕادێک کەمترا خەدەماتی کەمترا ئەمە بووی نییە بیا بە 400,000 یان ناکرێت بووی نییە یا ئەتوانێ بیا کابرا ناڵە خانووی خۆڵە ئەگەر یاساکە هەمووان کرێتەوە ئەگەر یاساکە هەمووان کردو بۆی نییە بەڵام مادەم یاساکە هەمووان نەکراوەوە ئیسا بۆی هەیە تەنانەت ئێستا ئەم سیتیانی کەی بینی ئەم پرۆژیستیانە لە دنیا نەبووە خاوەن سیتی نرخدانێ هەموو دنیا ئەبێ لیژنەیەک دروست کرێ لە دەستی و بەرێنانەوە لە حکوومەتەوە لە کۆمەڵە خەبیرەوە بڵێ کاکە ئەم پرۆژەی سەکەنیە چەندێک تێچێ مەتری بۆ $200 تێچ ئەم پرۆژێ و بێ بەوەنە بفرۆشتێ بۆ ئەوەش بدرێ بکرێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە و بەدەنگە خۆی نرخ دیارێکە ئەگەر دیقەتە دابێ پرسیار کردبێ یانە بەرگوێت کەوت بێ شوقی وایە لە قاتی 5 سعرێکە لە قاتی 6 سعرێکە هەم لە ڕووی کڕینش و ئەم لە ڕووی کرێشەوە هەمووی فەرقی ینی ئینجا ماڵە وەڵامە ڕۆ کەرکووک و مەنازەمە ڕۆ نازانم کوێ و ینی بۆیە شتێک نییە بە ناوی ئەوەی کە یاسا بەڵام ئەگەر یاسا هەموار کرێتەوە ئەو یاسایە واد لێ ئەکا تۆ بەرهێنێک یان ساحب خانوێک ناتوانێت لە خۆی ئەو بڕیارە بە لیژنەیەک دروستەکە ئەو لیژنە بڕیارە ئەڵێ ئەم گەڕەکە تێچووی کرێخانوی ئەبێ ئەوەنە بێلەوەنە زیاتر نەبێت باش کاک بەرهەم کەسێک کە کرێنشینەکەیت بۆ لای ئێوە چیان بۆکەن ینی چ مافێکیان ئەدەنێ چ هاوکاریەکیان ئەکەنەسە من کرێنشینێکم یەم ئێوە خانوم بۆ دۆزنەوەتوان لە ڕێگەی کۆمەڵەکەتانەوە خانوم بۆ بدۆزنەوە کار ئاسانین بۆ بکەن یا بزانم کارەکان چییە بە دیاریکراوی ئێمە کۆمەڵەیەکین خۆبەخشین لە هەرێمی کوردستان ئابوونمانەیە لە هەموو شار و شارۆچکان ئابوونمانەیە لە هەندێک شوێن ڕێگریمان لە یەکرێ لە هەندێک شوێن ئاسانکاریمان بۆکرێ ئەوەی کە هەیەتە لای ئێمە ئەندامە ئەبێ بە ئەندام لە لای ئێمە ئەندامێتێ بۆچی باشە کاک بەرهەم ئێستا پێ دەڵام بۆی کە بزانین ئێمە ئەم کەسە کرێنشینە داوای پشتگیری ئەنجومەنی لێکین پشتگیری ئەنجومەنی و گەڕەکە کە بە ئەندام لای ئێمە کۆمەڵک سوودی هەیە یەکیان لەوەن ئەگەر کێشی لەگەڵ خاوەنخانووکە هەبێ ئەو کەسە توانای ئەوەی نەبێت کە پارێزە لێ بگرێت ئێمە لە کۆمەڵەکەمانەوە وە لە ناو دادگایە کۆمەڵە پارێزەری خۆبەخشمانێک کە خۆبەخشانە ئەم کاراناگرێ ئەسە و پشتگیریەکەین بە زۆر جا بە کێشی کۆمەڵایەتی بە تەلەفۆنکردن لەگەڵ خاوەنخانەکانە قسەمان کردووە و پێشتریش پێش ئەم مۆزعی کە ئابم شوازە بێ ئێمە کۆمەڵەکەمان هەوڵی پرۆژی سەکەنیمان ناوە دوو پرۆژە ماخسەواری جێبەجێکردنەوە کۆبانستی و میناستی ئەمانە کە خەڵک ئێستا لە ناو پرۆژەکانی خۆیان بە تایبەتی کۆبانستی کە 682 یەکە بوو و لە ڕێی کۆمەڵەکەی ئێمە و دوای جاکننەوەی ناوەکان دوای ئێسقاق و ئەوەی کە زانیمان پێویست پێدی پێمان داون
ئێتە کۆمەڵە ژەر ئەوە نەیە یا خۆڕێکخرا ئەوە نێت تۆ ئەم ڕێکخرا بۆچی دروستەکرێ کاتێک کە تۆ من لە نازانم کاک مافێک بەرهەم کە ئەم پرسیارم کرد بۆ نم کرد ینی من ئەزانم وە لە نزیکی شو ئاگاداری کۆمەڵەکەتانم بەزویستم زیاتر ڕوونکردنەوە بێ بۆ هاوڵاتی بەتاکید ئەمە کەسێکە ئەوەی کەلای ئێمە سەردانتان ئەوەی کەلای ئێمە سەردانەکە لا ئێمە کراوەیە ئێمە لە خزمەتیان نابین وەکوتم ئەگە پرۆژەی سەکەنی چۆباری جێبەجێکردن ئیسەمە لەگە وەزارتی ئاودانکردنەوە کۆنتاژیی باشمانەوە و پەیوەندیشی باشمان هەبووە لە کۆبوونەکانە بەیە کۆبوون لە لیژنەکانە بەیەکەوەن لە داڕشتنی فۆرمەکانە بەیەک ئەمانە هەمووی هەمانگیە من بەیانی ئەگەر کەسێک لەلای من ئەندامە هۆیش کرێنشینی هەبێ من زیاتر هەوڵی بۆ ئێم لەوەی کە کەسێک کە بۆ نەزانم بۆ ئەو کەسانی کە خوان تۆمان نەکرێتوان بێن لە ئێمە خوان تۆمانکەن و شتێک نییە بڵێ ئەمە کۆبوونەوەی و ڕێکخراوەی و حیزبی و پاریان لێوەی گەشتانە هیچ نییە تۆزە خەڵک لەوە ئەترسە زیاتر هیچ شتێکی تیانەوە خەڵک خۆی شایدە تەنها یەک جارێ ناوی خۆی تۆمارێکە کۆمەڵە بەڵگەێنی کە پێویستە لە هەموو شوێنێک کە پێویست کاتمان زۆر کەمەوە کاک بەر لە خزمەتان ئاخر سەرژمێری کە لە عێراق و کورد هەرێمی کوردستانی شاکرا ڕێژەی کرێنشینان دیاری کرا لە شار و شارۆچکەکانە ئێستا ڕێژەی کرێنشینی لە شاری سلێمانی چەنە لە سا چەنە ئێستا لە سلێمانی لە هەولێر کەمتر هەولێر زیاتری تایە هەولێر زیاتری تایە و لە سلێمانیش تایەتی ڕێژێکی زۆری تایە بەڕاستی لە هەموو هەرێمی کوردستانە 200,000 کرێنشین لە هەرێمی کوردستان ئاە بەڵام ئەوەی کە هەیە مای گەرانی کە بەپەلە باسی کەم بۆ ئەوەی خەڵک بزانێ بە تایبەت لە شاری هەولێر بەداخەوە یەکێکی زۆر بە عەرەبەکان ئەفرۆشێت کە مەزەنداکرێت بە 600,000 یەکین شەجێبوون لە هەرێمی کوردستانە کراوە بەنای عەرەبەوە ئەمانە زۆر خەتەراتێکی گەورەیە من چەندین جارم باس کردووە کە حەق ڕێگریان لێکەن ناڵێن یەکان پێ نەفرۆشن ناڵێن یەکان بەنێیانە چاڕی معاشەکەمان لێ بێواز پێیان فرۆشن تازە باخوا باوی ئەوە نەما پێیان فرۆشن یا پێیان ئەخسەری کە کێشەکە لەوایە کە تۆ بەوان دەفرۆشی کوردەکە خۆی دیسە هەرم هەڵاسانە ڕۆیەتەوە تۆ خەمی کرێکی خۆت نیە ئەین تۆ بابی کڕن نەک ئەوەی کە عەرەبێک بێت ئیمارێک کرا من عەرە بەزانم بە ئیمارەش قاکرێت ئەخ بەڵێ ناکرێت کابراایکی پێشمەرگەیەکی کۆن خێزانی شەیدیکی شەڕی داعش ئەیسە کابراایکی کرێکی عەرەبێکی بەغایی و مسڵای بێ ئەمە کێشەکەی تۆ جارە ئەوەی خۆمان جێبەجێکە لانی کەم بەشێکی کەم کەرەوە قەیچەکە بە ئاوانی یەکەین شەجێ بکڕن بە ئاوانی بن وەبەرهێنان کە لە شارەکە بەڵام نەگەوی تۆ ئەفزەڵت بی وەبەرهێنەیە لە کەناڵەکانە قساکەڵ ئەگەر عەرەب نەبێ ماڵمان وێرانە بێ ئەگەر عەرەب نەبێ ئەمە ئەوەکەین کاکە تۆ ئەگەر تۆ نرخەکە دابەزێنی کوردەکەش توانێت بکڕێ بەڵام کاتێک کە تۆ نرخێکی زۆرەکەی سەرشانی هەوڵاتە کوردەکە عەرەبەکەش بە تاکیدێتە پێشەوە و خەتەرا دروستە دەستەکانە خۆش بە کاک بەرهەمان دوومان کرد سوپاس بۆی کە ئەمڕۆ لە سپاس بۆ بەرهەم سەردار سەرۆکی کۆمەڵەی کرێنشینانی کوردستان کامبانێ لەگەڵمانە زۆر بەخێر